سڵاوتان نەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش کاتێک باس لە یان قسە لەسەر مێژووی شانۆ و درامای کوردیەکەی ناوی مایر حەسەن تەنیا ناوێک نییە لە ناو لیستی ئەکتەرەکانە بەڵکو چیرۆکی چەندەیەکە لە ئازار لە پێکەنین لە بڵاوکردنەوەی هۆشیاری کۆمەڵایەتی ئەو هونەرمەندەی کە بە سەدان بەرهەم تەنیا ڕۆڵی نەگەڕاوە بەڵکو بۆتە ئەندامی خێزانی هەر ماڵێکی کوردی. خۆشحاڵم ئێستا دیدارێکی تایبەتمان هەیە لەگەڵ هونەرمەند مایر حەسەن، ئەو هونەرمەندەی کە هونەر لای ئەو هەناسەدانێکی بەردەوامە بێ گوێدانە تەمەن. کاک مایر سڵاو دەبێ و ئەم کاتەوە باش. کاتێک خۆ باش، سپاس. پێمان خۆش بوو لە ستۆدیۆیان نەبین هاتنە دەرەوەیەک بێت و یەکێ قاوێکیش بخۆینەوە. مەی زۆرم پێ خۆش بووە. سواز بۆ تۆ. قوربانی تۆ. تەندروستی چۆنە؟ الحەمدوللا. کە بە پێوە بووی باش، تا بە پێوە بووی باشی. هیوامان هەمیشە باشی. قوربانی تۆ. پیرۆزبایش لە یەکەین کە خەڵاتی باشترین ئەکتەری پیاوت بردووە لە فستیڤاڵی فیلمی کوردی بەرمینگهام لە دوای ڕەشت یان با بڵێن لە ڕەشتەوە بۆ بەرمینگهام لە ماوەی ساڵێکە دوو خەڵاتت بردووە خەڵاتی باشترین ئەکتەر. ئەمە تەنیا خەڵاتێکە بۆ ئەکتەرێک کە ڕۆڵی بینیوە یان ئەمە ئاوردانەوەیەکە لە مێژووی ئەزمموی کاری هوەریت. من زۆر سپاسانەکەم بۆ ئەرکوماندووبوونتان. بەڕاستی من بەشداری کورتەفلم و فستیڤاڵم نەکردو، یعنی لە ژیانی هوەری خۆمە چەندی جارداوام لێکراوەکەوە بەشدار بم بۆ فستیڤاڵەکان لە نێو کورتەفلمانێکەوە بەرهەمەیە لێ. بەڵام بەڕاستی جوانی و چیرۆک و سیناریۆی فیلمی ژان یەکێ بوو لەو شتانی کەوا سەرنجی منی ڕاکێشا و چۆنەڵێ ئیجباری کردم کەوا من بەشداری لەو ئیشا بکەم، چونکە بەڕاستی بۆ خۆشتان کارەکەتان بینیوە ئیشێ بوو هەستمە کرد ئەگەر نەیکەم غەدرێکە ئەیکەم لە خۆم و لەو بەرهەمەش بەڕاستی. بۆیە خۆشبەختانە منم بڕیارم ماکە ئەو بەرهەمە بەشدار بم تیا هەم وەک ئەکتەر و هەمووەکو بەرهەمێنەریش، چونکە بۆ خۆشم حەزم کرد وەکو ئەزمونێکی خۆم بۆ تەنیا ئەگەر جارێکیش بێت لە کارێکی کورتەفلمە کە بۆ فستیڤاڵ بێ بەشداری بکەم و ئەوە بوو ئیشەکە ئەنجامێکی زۆر باشی هەبوو لەبەر جوانی کارەکە و بابەتەکە و پەیامی ناوەرۆکی ئەو ئیشە جوانە. هەستمە کرد خەڵک ئازارێکی تیا بەدیە کرد ئەگەر لە خۆشیان نەیبینیایە لەوانە بوو لە دەوروبەرەکەی لە کۆمەڵگاکەیە ئەو چیرۆکەی هەست پێ بکردایە نامۆ نەبوو پێی. بۆیە من زیاتر ڕاکێشان بۆی کەوا بەشدار بم لەو فیلمە. خۆشبەختانە توانیمان لە فستیڤاڵی ڕەشت لەگەڵ چەندین ئەکتەری و سینەماکاری گەورەی فارسەکەوە بەشدار بوون لەوانە زیاد لە 350 فیلم کە بەشدار بوو. فیلمی ژانیش یەکێ بوو لەو فیلمانێکەوە هەڵبژێرا بوو کەوا خەڵات بەرێ. من لەگەڵ چوار بڵێن ئەستێرەی سینەمای فارسیە کە ئەوانیش هەڵبژێرا بوون بۆی خەڵات بەرن، من خەڵاتەکەم برد. خۆشبەختانەیەکی بەهێز بووە. بەڵێ بەڵام من هەموو جارێگەڵێم زۆر جارجاری وا هەیە غەدر لە هەندێک ئیشەکرێ بەداخەوانێ، بەڵام لە هەندێک شوێنە بە چاوی هوەری سەیری کارەکەیەکەن. بیر لەوە ناکرێتەوانێت تۆ چنەتەوەیەکی یان خەڵکی شوێیت یان بە چه زمانێک ئەدوێیت. بۆیە ئەوان زیاتر بە چاوی هوەریەوە سەیری کارەکەیەکەن. بۆیە ئەو چاوە هوەریە وای لێکات کەوا تەقیمی کارەکەت بە شێوازێک بێکەوە جێی سەرنجی داوەرەکان بیت کە بتوانن ئەو خەڵاتی کێنێ کە بالفعل مستحق بێ. لە دوای ئەوانێ نەک هەر مەسەلە ئەو فیلمە من خەڵاتم تیا برد بێ، 6 خەڵاتی بردووە، هەم لە ئەکتەری پیا و لە بڵێن سیناریۆ چیرۆک باشترین بەرهەم و دەنگ کە کاگە ڕەسوڵ فاخری بەردەبی و لەیلا باخپێرە خاتو لەیلا کە خێزانی کاگورانی ئەحمەدیە ئەویش دوو خەڵاتی بردووە. دەستخۆشی لێکەم و پیرۆزبایی لێکەم لە کاگ ئەحمەدیش و لە کاک بورهان ئەحمەدیش و لە لەیلا خانچ. الحەمدوللا ئیشەکە لە ئاسێکی باشە بۆ لایزال تا ئێساش بەتەماینەوە کەوا داغڵی چەند فستیڤاڵێکی کەش ببێت. بۆ تاوی بەزگەشی فستیڤاڵی فیلمی کوردی بەرمینگهام. بەڵێ لەم ماوەیە لە بەرمینگهام کە ئەو فستیڤاڵە بوو لەوێش خەڵاتی باشترین ئەکتەری پیا و من بەردەم لەگەڵ باشترین سیناریۆ لە خاتو لەیلا بردی کە بۆ من ئەمە ئەزمونێکی تاسە بوو و هەم ئەتوانم بڵێم ئیزافەیەکی
گەورەتر بوو زیاتر بوو بۆ هەموو کارەکانی کەم بەڕاستی ئێمە کاتێککە خۆمان دەبینینەوانێک کە ئیشێک ئەەکەین زۆر جاجاری وا هەیە پێمانەڵێن ئەو خەڵاتی کە تۆ وەرێگری جیاوازترەی وەک لەو خەڵاتەی کە لە ناو وڵاتیشکا یان لە ناو قەومێکیشکا وەری بگری جیاوازترە ئەمە وا لێکاکەەوە هەنەدایە دایمە عشقت بۆ کارەکانت بەردەوام بێت و کۆڵ بێت باشە زۆر جارەوترێت هونەر تەمەنی هەیە بەڵام تۆ بەردەوامی کارکردن تووە هەر بە کارەکانت وەڵامی هەموو قسانت داوەتەوە وەڵامی هەموو ئەم بیرکردنەوەنە داوەتەوە باشە باسی کارکردنی خۆتم بۆ بکە باسی تەمەنی خۆتم بۆ بکە هونەر تەمە نەزانێت بەڕاستی هونەر چۆن ئەڵێ پزیشکانی بێ سنوور هونەریش سنووری نییە ژان لە هەر شتێکا بێت لە تەمە نابێ لەوا بێ کەوا سنوورەکان بچڕێنێت هێگەی نەتەوەکانی تر بتوان کارەکەت ببینن سەرنجی خەڵکی کە و خەڵکی بیانی ڕاکێشید لەبەرەوە هونەر وەکو وەرزش نییە کابراگەر لیاقەی نەما و توانای نەما لەوانەیە ئیتردابنیشە و واز بێنێ لە یاری بەڵام ئێمە چەندی هونەرمەندی زۆر زۆر گەورەی ناوداری عەرەبی جیهانی حتا لە هونەرمەندە کوردەکانی خۆمانە مامۆستا تاعەقەلی مامۆستا کەمال سابیر زۆر هونەرمەندی ترمان هەیە کە لە تەمەنێکی شابوون کەچی سەیرە دەکرد ئەو توانایی کە ئەیان بوو ئەوان هەیان بوو لە گەنجێکان نەبوو کە کاتێککە ڕۆڵیان نەبینی بەڕاستی ئێمە ئەنتۆنی کوێن عومەر شەریف عەبدولمەنعیم ئەحمەد بولی کە ئەمانە بڵێن لە ناو نەتەوەیەکی کەیان کارە تا ئەو ڕۆژەیە مردنی داهیانە کرد لەبەرەوە هەندێک جار قسە ئەکرێت ئێمە پێمان باشە ئەوەی کە بڵێ وەڵام مەسەلە فڵان کەس توانای نەماوان بە ئەو توانەکانی خۆی دەرخان لەگەڵ ئێمە مقارنەی بکات ئێمە تەمەن بەس لەش ساغ بێ تەمەن ڕێگر نییە لەبەر کارکردنا بەعکسەوانێ لەوانەیە تۆ هەندێک جار ئیتر لە کەشتە تەمەنێکەوە تۆ ڕۆڵێکی کە ببینی کە هاوتەمەنی خۆت بێت بەڵێ کە پێشتریش و ئێستاش لەو تەمەنەتا کەسێک نییەکەوە بتوانێت ڕۆڵە ببینێ بە پێچاوانەوەی لە لای من بەکار پێی سەلمێنم بە ئیشەکانمی سەلمێنم کە تەمەن ئەو شتانە نازانێت سنووری نییە لە بەردەمی کاری هونەریە کاتێک کاگماهی دەبینین کە بە تەواوی خۆی لە کۆمیدیا دا ئەبڕێت و ئەچێتە ناو قوڵایی تراژدیاوە لە جات ڕۆڵە بینێت ئەمێ باسی ئەو مای حەسەنە بۆ بکەیت کە لە کاری جات بەشدارە بێت و ڕۆڵی تراژدیا ئەبینێت کۆمیدیا کارێکی زۆر زۆر قورسە لە هەموو دنیاشا وایە گردیقەت بەیتی ئەکتەرەکانی کۆمیدیا بە پەنجەی دەزەژمێ هەردوو کارەکەی تۆمان بینیەوە بەڵێ جا سەیریکە لە کۆمیدیا کاڵم کارێکی قورسە کەم کەس هەیە دەرەقەتی کۆمیدیاوە بەڵام من بۆ خۆم شخصی خۆم ئەمەندەی حەزم لە ئیشی جات بووە حەزم لە کۆمیدیا نەبوو بەڵام کاتێک کە تۆ بۆشاییەگە بینیت و توانایەک لە خۆتا بەدی ئەەکەی ئەتوانی بڵێ من ئەتوانم هەم وەکو ئەکتەرێک وەکو هونەرمەندێک ڕۆڵی کۆمیدیا بژێڕم هەم وەکو توانای خۆشم کاتێک کە کارێکی جا دەبێ ئەتوانم ئەو ڕۆژ ببینم بەجددی یعنی من بە قەناعەتی من ئەکتەرە بێ وەکو هەویرێک وابێ مەسەلە کاتێک کە دەرهێنەرە ڕۆڵێکی هاتێ بتوانێت لە هەردوو بوارەکە بە جوانی ڕۆڵەکەی بەجەرسە بکات کۆمیدیا بە ڕۆح کۆمیدیا بکە ئیشی جادیش تراژیدیاش بە ڕۆح کاریتیا بکە سەرکەوتنی ئەکتەر لەوایە کە تۆ لەوانەیە هەموو کەسێ بتوانێت بەڕاستی کاری جات بکە بەس ئایا تا چەند بینەرەکەت قەناعەت پێەکەی کە تۆ فعلەن توانی و تا ئەکتەرێکی جاد بیت کە کۆمیدیاکەی تا چەند توانی وتە کە تۆ ئەکتەرێکی کۆمیدی بیت فیلمەکە تۆمان بینیوە لە ڕۆڵی جات و لە دراما شاوکو درامای گەردەلوول تۆمان بینیوە کاتێکە گەردەلوول بۆ من یعنی لە میرانەکرێت بازانێکی گەورە بوو خەڵک تەسەووری ئەوەی نەیەکرد هەرچەنە من بۆ خۆم کاتێک کە پەیمانگام لە پەیمانگا بووم یەکەم جار بوو کاگماهیر ئاوا ببینرێت بەڵێ من چەند جارێک بەشداری زۆر کەمم کردبوو لە کارەکانی پەیمانگا بەس وەکو ڕۆڵێکی جان دەوری مجار بەڵام لە ئیشێکە کاریی کۆمیدی بوو ئەتڕۆحی برادێک بوو کاگا بڵاواسێن ئەکتەرێکە بوو نەیەتوانی کارەکە کۆمیدیاوی چی خۆف بوو بیرەوەری چی خۆف ڕاستیەکەی من دانیشتم و سیرمە کرد دوایی هەسام وتم ئەم کارە ئاوا نابێ منوان دێت و ئاوا بێ وتی پێی وتی کاکە تۆ دەورە مەبین وەرە کارمای تۆ دەورەکەیانی ئاڵ و گۆڕ کردی چەند کاکە واز بێنە ئیشی کۆمیدیا بکە یعنی کۆمیدیا بەجددی زۆر قورسە بەڵام سێرە بکەم کۆمیدیا یان جات هەردووشی من ئەزایی چۆنە ئیشی کۆمیدیا مەنای منەوانێت
یعنی شتێکە وەکو ئاو خواردنەوە وایە بەڕاستی تێک ئەزانم چ کۆمیدیاکەم ئەگەر جانا بە دیقەتی هەموو کارەکانی من بەی هەمیشە هەوڵم ماوە ڕۆڵەکانم جیاواز بێ لە جوڵم لە ئیماام لە ئەدام لە نواندنم بە جەستەم بە دەم و چاوم بە دیالۆکەکان بە ئیزافاتی لەسەر شانۆ لە دراما لە فیلم لە هەمووی هەستم کردووە یعنی یەک لەسەر یەک خەرکار نەکەم یعنی بۆی بینەرەکەم تووشی مەلەل نەبێت یعنی ئێستا لەوانەیە ئیشەکە بێ زۆر جاری وای کۆمیدیا بێ زۆر لێ ئەترسم ترسەکەم چییە؟ ئەمە نەم شخصیات گۆڕیوە بەڵام هەمووشی وەکو پێویست بە شێوەیەکی جوانی زانستیانەی ئەکادیمیانە نەک هەڕەمەکی کارم بۆ کردبێت کاتێک کە دەوریەیەکە بەردەمم زۆر قورسە بێ بەلامەوانی هەتاوەکو شخصێتەکە دۆزمەوە تاوەکو ئەداکەیە دۆزمەوە تاوەکو جوڵی جەستەمی تیا بەکارێنم قورسە بەڵام ئیشی جاد لێ ناترسم و حەزیشەکەم زیاتر بەردەوامم تایە باشە دوای ئەوەی کە لە چەند فیلمێکا بەشداریت کرد لەگەڵ کاک ئەحمەدە دانیشتنێکتان هەیە بەیەکەوە کە باز لە کارە هونەریەکانەکان باز لە فیلمێکەکەن ئەڵێ من حەزەکەم بگەم بەوەی ئۆسکار بەرم باشە لەوێ پێکەنینێک و قسەی خۆش دروستە بێت بەڵام بۆ ئەمە تەنیا پێکەنین و قسەی خۆش بێت بۆ جدی نەبێت پێکەنینەکەی ئێمە لە ڕووی یان ئەمەش هەر ئەو کۆمیدیایە کە ئەتانەوێت بۆ شاری کۆمەڵایەتی بڵاوکەن و لە ڕێی کۆمیدیاوە ئەمەش هەر گلەیەکە بەڵام لە ڕێی پێکەنینەوە ئەمە شتێکی ناخی خۆمانە کە ئێمە ئەگەر مەسەلە توانای مایل حەسەن باشە ئەحمەد جۆڵا باشە ئەکتەرێکی کە باشە بۆ ئەم توانایانە بەکار نایەنێت لە کارێکە کە ئەو ئاواتەیە ئەو خەونەی کە هاتە بێتەتی هیچ بەلای ئێمەوانی شتێکی قورس نییە یعنی ئێمە توانیمانە ئەکتەرمانەیە یعنی ئەکتەری جیهانی هەیە لەوانەیە هەر توانی بێتی کاری کۆمیدیکە و خەڵاتی ئۆسکاریشی وەرگرتووە هەیە ئیشی جادەکە خەڵاتی ئۆسکاریشی وەرگرتووە بەڵام ئێمە لێرە کاتێک کە پێ ئەکەنین بۆ پێکەنی ئەڵین ئەم توانایانە هەیە بەداخەوانێ ئێمە کوردین نەمانتوانیوە ئەو ئاواتی کە هەمانە بەدی بێنێن بەڵام ئەگەر کورد نەبووینایە لە قەومێکی کە بووینایە هیچ مەحاڵ نەبوو کە تۆ خەڵاتێکی ئۆسکار بێنێ یا خەڵاتیکان بەدەست بێنێ ئێستاش مەحاڵی بۆ توانەکان نەخێر من بە شخصی خۆم تێگەی ئەڵەم حەزەکەم ئەو توانایی کە لە منە هەیە دەرهێنەری باش یەکێ لە هەرە مەعاناتەکەی ئێمە و خەمی ئێمە ئەوەیە چیرۆکی باش و سیناریۆی باشمان لە بەردەسانیە بەداخەوە ئەیجینا ئەو ئاواتەی کە تۆ هەدا ئەوەی کە تۆ خەونی پێوە بینی مەحاڵ نییە وە لێشی ناترسم من تواناکە بەدی ئەەکەم لە منا لە هیچێککە ئەکتەری باشمانەیە توانای باشمانەیە بۆچی ئەمە شتێک بێت یەگەی خەڵک بەگاڵ بۆ خەوانێ لێ جێبەجێکردن تێگەی زۆر من پێ دەڵێم ئەڵێم ئەو فەراغی کە هەیە ئەوەی لێپیابێکە خەونەکەی تۆ نەیەتەتی ئەو بۆشایی کە هەیە ئەوەی لێپیابێکە خەونەکەی تۆ نەیەتەتی ئەجنا ئەو بۆشایە پڕ بکرێتەوانی و وەکو وتم دەرهێنەری باش چیرۆکی باش سیناریستی باشمان نەبێ و ئەوە مەحاڵ نییە شتانە دڵنیە نەتوانەکانی تۆ چاوەڕوانی ئەوە دەکەین کاگماهەیە من ئەوەنم باوەڕ بەخۆمە ئەگەر بۆ ڕۆژێ لە ڕۆژانی بیاگەت تەمەەن باقی بێت و ڕێگە پێبات ڕۆژێ لە ڕۆژان بتوانم کارێکی باش بکەم ئەوەی کە هەمە ببێتە ڕاستی هیواداری ئینشاءڵڵا لە نێوان شانۆ دراما فیلم کامیان بە ماڵی ڕاستەقینی خۆت زانی شانۆ من لە شانوانێ مەسەلا توانیمە خۆم پێ بگەێنم خۆم دروستکەم لەبەرەوەی یەکەم کاری من و دەرکەوتنی من و ئەو توانایی کە من هەبوو لە شانوانێ ئیتر بناغەکەی دروست بووە کاری شانۆیش زۆر قورسە چونکە تۆ ڕاستەوخۆ لەگەڵ بینەرە بەر بینەرەکە دەکەوی نواندن ئاستەمە زۆر قورسە و زۆر ڕاستگویانش کارەکە دەکەی نواندنەکە دەکەی لەبەرەوەی تۆ ڕاستەخۆ بەربینەرەکە دەکەوی لەبەرەوە شانۆ دایکی هەموو هونەرەکانە بەلای منەوانێ شانۆ قورسە شانۆ بەردی دروستبوونی ژیانی هونەری توێ توانای هونەری توێ لەبەرەوە شانۆ لای خۆشەویستە دەستۆش ئەگەر ئاوڕێک لە ڕابردوویتەوە ئاوڕێک لە ڕابردووی کارە هونەریەکانی خۆت بیتەوە هەر لە کاری شانۆیەکانت هەر لە کەشکۆڵ و هەمەڕەنگ و ڕەنگاڵەوە هەتاکو و فیلمەکان هەتا دراماکان هەتا کارەکانیش کە بۆ کورسات بۆ منە پرۆپشاڵ ماڵەکەی معروف چ کارێکت هەرگیز بیر ناچێتەوە بۆ خۆیاگەی پێ بڵێم هەموو کارەکانم لە لای خۆم تێگەی وەکو جەرجی خۆم وایە و خۆش بێت چونکە ئەزانی چییە کارەکانی ئەو کارانی کە کردومە من
خۆم تەقیمی ناکەم لە ڕوئای بینەرەکەوانێ لە تیاڕوانینی بینەرەکەوانێ لە عشقی بینەرەکەەوە بۆ کارەکانمان بۆ خۆم ئەو کاتە ئەتوانم حەقمم بەوەی کەوامە چیم کردووە کاتێک کە تۆ ئیشێکەکەیت و لە زاکیرەی خەڵکە تا ئێساش ما بێتەوانێ زیاد لە 25 ساڵ 30 ساڵ تێگەی ئەزانی کە چیت کردووە ئەزانی یعنی شتێک نییە ئێمە کردبێتێمان و لە بیری خەڵک چوو بێتەوانێ لە زاکیرەی خەڵکان نەمابووێ ئێستاش لە هێزار ئیشەکانی ئێمە خەڵک سیرێکا یعنی تۆ ئیشی تۆ ئەبێ ئاوا بێ وەزیفەی تۆ هونەرمەندی ئەم کارانە چییە بۆ منە پرۆفیشال زۆر دەنگدانەوەی هەبوو پڕبینەر بوو کارێکی زۆر جوانی کورسات نهێنی ئەم کارە چییە ئەوەندە پڕبینەر بێت ئەوەندە خەڵک حەز بەم کارە بکات سەیریگە ئەو کارانە چ پرۆفیشال چ ماڵەکەی معروف چ مەسەلە فەنتەلۆز چ نامەکانی عەشق ئەم کە هەموو کارانەی کە کراوە ئەمەندە جوان بووە یعنی نهێنی سەرکەوتنی ئەو ئیشە لەوایە هەموو کەسێک کە لە خۆیان ئەبینێتەوانێ یعنی چیرۆکەکە نامۆ نییە بەوەی وەکو بوتم ئەگەر لە خۆیان نبینێتەوە لە بەرامبەرەکەیەتی لە ناو خێزانەکەیەتی لە کۆمەلگاکەیەتی ئەیبینێتەوانێ شتێک نییە کە تۆ مەسەلە تەسەنوعی دروست کرابێت چیرۆکەکە ژیانی خەڵکە واقعی ئەو خەڵکەیە بەڕاستی ئەمە وا لێکە کە لە زاکیرەی خەڵکە شتانە ون نەبێ بگەڕێ بە دوایە دایما سەیری کاتەوانێ هەر شتێکیش ئاوا بوو نهێنی سەرکەوتنی ئیشەکە لەوایە کە تۆ توانیوتە کارێ بکەی هەم بینەرەکەت ڕاکێشی هەم ئیژباریکەی کارەکەت ببینێت و دایمەش بە دوایەوە بێ وازی لێ نەیەبێ سەرکەوتنی ئیش لەوایە ئەگەر ئیشێ بتەنها بۆ ئەوە بێ ڕاگوزەر بکرێت و تەواو ئیتر خەڵک بیری بکرێتەوە معنای وایە نا سەرکەوتوو نەبووی نەوتوانیەوە وا لەو بیرە بکەی هەمیشە کارەکەی تۆی لە خەیاڵا بێت ئەبێ بمێنێتەوانێ ئیسا گۆرانی جوایە مەسەلە ئەو گۆرانی جوانانەی کە ئەو هەموو هونەرمەندە گەورانە مەسەلە هونەرمەندی کورد عەرەب فارس کە ماوەتەوانێت چییە ئەدای گۆرانی بێژەکەیە ئاوازەکەیە شیعرەکەیە میوزیسیانەکانە هەموو ئەمانە واد لێکە کارەکان بە نەبری بمێننەوانێ کارەکان خەڵک بەدوایە بگەڕێن بەڕاستی نهێنی سەرکەوتنی وشانە ئالەوایە باش هەنگاوی نوێی کاگماهیر چییە لە کاری هونەریە ئێمە بەداخەوانەیە یعنی ئەمە لە 2016 ئیشیانەوەیمان نەکردووە جا من ئەڵێم وەستان زۆر زۆر باشترە وەک لەوەی کارێ بکەیت وەکو باسم کرد نەمێنێتەوە لەبەر ئەوە 10 ساڵە ئێمە شانۆیمان نەکردووە زۆرە تەمەنیش زۆر بەسەری ئەیڕوات خۆزگە بتوانێت لەم 10 ساڵە 10 شانۆی کەم هەبووایە 10 فیلمی کەم هەبووایە 10 درامای کەم هەبووایە یەکێ لەو کێشانەش ئەوەیە بەڕاستی تێگەی من مۆزوعی دارایی و بودجە بۆ کارە هونەرەکان نازانم خەریکە ئیتر تەواو سقوتەکە پەچیەکەوێ لێرە یعنی ئەمە زۆر خراپە ئەبێ بە زووترین کات مشوری بۆ تەلەڤیزۆن یعنی ناکرێت کاکە تێگەی ئیشەکان تەنها بیر لەوە کرێتەوانێ بۆ ڕەمەزانان بێ بە قوربانە بە خۆی من ناوساجینی تە لە ڕەمەزانانە بیر بکەوێتەوانی بەجددی ڕاستە ڕەمەزان پیرۆزی خۆی هەیە خەڵکێکە بڵێن ئێتە دەقی پێوە گرتووە بەڵام ئەی دوای ئەوە بەڵام بەداخۆی ساوای لێ خەریکە لە ڕەمەزانانیشە ئیشەکان نامێنێت ئومێدەوارم یعنی مشورێکی زۆر بەجددی مشوری ئەمە بخورێت یعنی هەوڵ برێ معنای نییە یعنی ساڵێکات تۆ نەتوانێت ئەم کەناڵانە بەرهەمی چاک درامایکی مەرجی تۆ چییە کاگماهیر بۆ کارکردنت لە درامایەکە مەرجی من بۆ یەکەم شت جوانی چیرۆکەکەیە سیناریۆکەیە بەڕاستی تێگەی ئەگەر من لە ئیشێکا بم شەرنیە دەوری سەرەکی مە بێ کاک منەوە مەژنێ لە لای وەڵا ئیتر مایل حەسەن ئەبێ لەم ئیشا دەوری ڕۆڵی سەرەکی بێ یەکەم مەرجی سەرەکی ئەساسی بۆ من ئەوەیە کەوا کارەکە جوان بێ سیناریۆکە جوان بێ چیرۆکی تیاوەیە بەلای منەوە ئەوە شەرتی ئەساسە ئەگەر تەنانەت دەورەکەشم سانەوی بێت دوایە وای تێگەێتە نابێ و بەترسێت تۆ ئەگەر وجودی تۆ لە ئیشەکە هەبوو دەورەکەشە سەرەکی نەبێ ئەتوانی ئیسپات وجودی خۆت بکەیت پێی جێپەنجەی خۆت بەجێ بێڵی لە ئیشەکەتان شەرت نییە لەلای من مەرجی من ئەوەیە لە دوای ئەوە ئیتر تێگەی مەسەلە چێ بەرامبەرتە ئەجا زائیدەن کە ئەمە مافێکی شەرعی خۆتە حەقی خۆت لە کارەکە بۆ خۆش مەرزان فرۆش ناکەم حەقی خۆتە نایکەم بە حیاتی یا ئیش ناکەم یا حقوقی خۆم چییە بێ مەحفوظ بێ لەو ئیشە یەکەم جوانی چیرۆکەکە و سیناریۆکە دووەم چێ بەرامبەرمە من ناتوانم کەسێکی لاواز بەرامبەرم بێ بتوانم فەراغی ئەویش
ئەو ئیشانەشی کە کردومە تا ئێستا ژوا بووە الحەمدوللیلا. پلانتان هەیە لەگەڵ کاک ئەحمەد کارێکینوتان هەیە و پێکەوەتان بینین؟ بەڵێ ئەزانی چۆنە من و کاک ئەحمەد تەواوکەریەشین بۆمەڵێ هونەرمەندی زۆر باشمان و بەداخەوە لە ژیانە نەمان چۆن ئەوانەش هەموو تەواوکەری یاگەم وەکو بڵین بازنەیەکی گرێدراو بە یەکەوانەیە بەداخەوانێ بەڵام بەو ئومێدەین کەوا هەرمایر حەسەن و ئەحمەد جوڵانە بن چەندین ئەکتەریکە دروست بێ ئەسڵان وا بێت تێگەی زۆر لە مایر حەسەن و ئەحمەد جوڵاش باشتر بێت بۆی ئێمەش هەناز بێ و بتوانین و نەترسین کاریان لەگەڵ. خەونی هونەری تۆ چییە کاک مایر؟ جان خەونی هونەری تۆ چییە؟ خەونی هونەری من ئەوەیە کە هەمیشە بەردەوامم لە کاری جوانە لە شانۆ لە سینەما لە دراما زائیدە خەونی من ئەوەیە هونەرمەندان ئیتر بە پشتیوانی یەکتری بن واز لە هەندێک شت هەیە بێنن چونکە ئەگەر ئێمە پشتیوانی یەک نەبین ناتوانین کارەکان ڕقیتیان هەبێ ڕقیتیان نەبێ ئەگە پشتیوانی یەک نەبین یعنی بۆمان نییە ڕەغنە لەسەر وتر بگریت. باباسێکی مۆندیالیش بکەین ئێستا لە مۆندیالین مۆندیالی 2026 هەیە و بزانین کاک ماهیر هەندەری چاڵ بژاردەیەەکە بۆ خۆیان بنەر هەندەری بەرازیل بووم باشە ئەتر یەک دوو بڵین هەنی کاسی جیهانی کە بەرازیل لەمە بینی لەو ئەسا تۆزێ لە خۆمەوانێ پەشیمانە بوومەوانێ بابعی بەمە بووە چەند ساڵە تێگەی چەند بڵێن خولەکەەوە کاسی جیهانی بەردەوامە بێت ئاستەکەی دابەزی بوو بەڵام پیاو بە هەر لەسەر ئەو بانە بێ باش بۆ ئەم ساڵیش هەر هەندەری بەرازیل هەندەریەوە ئەحمەد ئاگاو لێ هەندەری کوێیە؟ بۆ خۆیان کاگە هەوازار ئیباری گۆشتادەدی حەزی لە یاری دیە ئەمە چیە بەردەوام ئەڵێ ئەمەش بۆ نووری ئەمە چیە 12 کەس دوای تۆ پێدەکەوەدانی چێ بەردەوام لە ئەمەش بۆ نووری حەزەکەم و ئەرجنتین بێ حەزەکەی ئەرجنتین بێ؟ چونکە جلەکانیشان شینە تۆ حەزی لە شتی شین چییە؟ باشە ئەمای تێ ناکەی؟ بەخوا ئەحمە برادەرمە زۆر عزیز و خۆشەویستە و بەس ئەمما ئیتە خۆتەوە زۆر باشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ کاتی بەیمەد بەخشی شایانی یەک خەڵات و دوو خەڵات نیت شایانی زۆر زیاترێکی بێگومان کارەکانت شایەتیەوەت بۆیە قوربانی و دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ زۆر دڵخۆش بین کە ئەم کاتت بێمە بەخشی لە ساڵ دڵخۆش بی دەگەڵمان باش بوو دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابتان بۆ وەرکە و ماندووبووتان سپاس بۆ پرساتی دەستی تۆش خۆش بێت سپاس بۆ تۆ ئازان و خۆشەویستان گەشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتەمان لەگەڵ هونەرمەندی عەزیز ماهیر حەسەن هەمیشە شاد و بەختەوەر بن سپاس بۆ جان کافێش کە هاوکاریان کردین لە شوێنەکەی ئەوانە ئەم دیدارە تایبەتە ئەنجام بین کاک مەجەمەت قاوەکەمان بەخوا سارد بۆ تۆ سازش بۆ تۆ